بەناوی خوای گەورەی میهرەبان ئێمە ئەمڕۆ هاتوین بە دروشمی لێرە ناڕۆین دوای ئەوەی کە لێرە لە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراق خێوەتێکمان هەڵدا. خێوەتەکەمان ئەوە بوو بە بەرچاو کەناڵەکان و بەڕاستەوخۆ بەو دەردە برا کە برا ویستمان پەیامێ بگەێنین نیان هێش پەیامەکەمان بگەێنین ئەگەرچی پەیامەکەمان بە 700 جار زیاتر گەی لە کاتی خۆیە بەڵام ئەمانەوێ بەڕاستی ئەو بارودۆخەی هەیە ڕاستی کەینەوە ئەمانەوێ ئیتر بەڵێنی درۆ و چاواشەکاری بەسە ئیتر بەڕاستی ئەمانەوێ ئەو بڕیارەی فەقەرەی 21 کە حکوومەتی عادل محەممەد شیع سوودانی بڕیاریدا باشە چیتر داوا لەلایەنە سیاسیەکانەکەین بە تایبەتی کوردیەکان ڕێگری نەکەن کاکە خەڵک ئازادە لەوەی کە لەکوێ موچەوەەر بگرێ خەڵک ئازادە لەوەی لەکوێ داوای مافی خۆی بکە هەتاکەی ڕێگری لە مامۆستایان دەکەن هەتاکەی نایڵن بە ماف و ئامانجی خۆمان بگەین ئێمە بڕیارمان داوە کە بەم شێوازە تعبیرەکەین کە لە خێمەوە هێنامان سەر دۆشک و بەتانی و سەرین ئەمانەوێت داوای مافی خۆمان بکەین بە ڕۆژ مەجالمان نییە لەبەرەوەی کە داوامانەیە و ئیلتیزاماتمانەیە و هەر مامۆستایە کار و کەسابەتی هەیە بۆیە بەم شەوە هاتوین دەمانێت ئەو پەیامە بگەێنین کە بڵێن لێرە ناڕۆین و لەو مافەی خۆمان خۆش نابین.